ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی بەرنامەکانی کۆمەڵە تیڤ خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە ئەم جارێش بە میوانی ماڵەکانتان بووین لەژێر سێبەری کۆماری ئیسلامی کۆڵبەری کارێکی تااقەت پڕۆکێن و زیانبار بۆ کرێکارانی بێکار و بۆ ئەو مرۆڤە شەریفانەی کە هیچیان نییە و بۆ گوزەرانی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان ڕوو لە هەر کارێکی زیانبار دەکەن شغڵ بە ئەژمار دێن لە شار و دێهاتەکانی سەر سنوورەکان ژمارەیەکی زۆر لە کرێکارانی بێکار بوو ڕزگاری لە بێکاری و ئاکامەکانی ڕوو لە کۆڵبەری دەکەن و لەژێر سێبەری مەرگ بۆنان دەگەڕێن لە کوردستان ئاماری ژمارەی کۆڵبەران لە بەردەستان نییە لە بینی کۆڵبەران مێرمنداڵانی 13 ساڵ و پیرەپیاوانی زیاتر لە 6 ساڵ و ژنانی تەک سەرپەرستیش دەبیندرێت ژمارێکی زۆر لە کۆڵبەران جوان خوێندکارانێکن لە بێکاران و تا ئێستا نەیان توانیوە کار پەیدا بکەن ئەو کۆڵبەرانەی کە کۆڵبەری دەکەن لە ڕاستیدا هێزی کاری تاجرەکان و دەڵاڵەکانی نیشتەجێی شار و دێهاتەکانی سەر سنوورەکان و ئەو ئەجناسەی کە لە سنوورەکان ڕەوانە دەکرێت یا وەردەگیرن و زۆرترین مەزایا و پارەیان بۆیان هەیە بێ ئەوەی هیچ مەترسیکیان لەسەر بێت و حەقدەستێکی کەمیش ئەدەن بە کۆڵبەران لە چەند ڕۆژی ڕابردوو کۆڵبەر نیوز لە درێژەی تێکۆشانی خۆیدا لە پشتیوانیکردنی کۆڵبەران با بڵاوکردنەوەی راپۆرتی یەک ساڵەی خۆی واتە ساڵی 2021 زاینی و هەروەها راپۆرتی 10 ساڵی ڕابردوو لە ئاماری کوشتنی کۆڵبەرانی بڵاو کردەوە بۆ زانیاری زیاتر سەبارەت بە بارودۆخی کار و ژیانی کۆڵبەران لەم بەرنامە تایبەتە داوامان لە هاوڕێ فەرزاتی وەتەندوز ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆڵبەر نیوز کردووە کە لەم بەرنمەیە میوانمان بێ فەرمونون لەگەڵمان بن. هاوڕێ فەرزاد ئەم کاتت باش زۆر سپاس بۆ ئامادەبوونە لەم بەرنامە تایبەتە. زۆر سپاس هاوڕێگیان سپاس بۆیەوەش. هاوڕێ فەرزاد کۆڵبەر نیوز لە چەند ڕۆژی ڕابردوودا دوایین ئاماری سەبارەت بە کوشتاری کۆڵبەران لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە بڵاو کردەوە واتە راپۆرتی ساڵانەی ساڵی 2021 بڵاو کردەوە پێشەکی وردەکاریەکانی ئەم ئامارە بۆ ئێمە و بینەران باسکەن. زۆر سپاس هاوڕێگیان پێشەکی سڵاو ڕزم هەیە بۆ ئێوە بۆ تەواوی بینەرانی عزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە تیڤ ئەگەر ئیجازەم پێ بدەن ئاماری 10 ساڵی ڕابردووی کوشتن و برینداربوونی کۆڵبەران بۆ ئێوە بۆ بینەرانی عزیزتان باس بکەم. لە ساڵی 2012دا زیاتر لە 73 کۆڵبەر کوژراون و بریندار بوون لە 2013دا 92 کۆڵبەر کوژراون و بریندار بوون لە 2014دا 89 کۆڵبەر کوژراون و بریندار بوون لە 2015دا 72 کۆڵبەر کوژراوە و بریندار بوون لە 2016دا 122 کۆڵبەر کوژراوە و بریندار بوون لە 2017دا 22 کۆڵبەر ببخشە 220 کۆڵبەر کوژراون و بریندار بوون لە ساڵی 2018دا 228 کۆڵبەر کوژراون و بریندار بوون لە 2019دا کە زۆرترین ئاماری کوژراوانی کۆڵبەران بووە 263 کۆڵبەر کوژراون و بریندار بوون لە ساڵی 2020دا 230 کۆڵبەر کوژراوە و بریندار بوون لە یەک ساڵی ڕابردوو شەواتە ساڵی 2021 220 کۆڵبەر کوژراوە و بریندار بوون کە بەداخەوە 137 کۆڵبەریان بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم کوژراوە و بریندار بوون لە ئامارەکانی کۆڵبەر نیوزە 119 کۆڵبەر کوژراوە و بریندار بوو بەداخەوە ڕۆژی جمعە کەواتە ئاخرین ڕۆژی ساڵی 2021 بووە کۆڵبەرێک بە ناوی هێمنی مەحمودی لە کاتێک کە دەکەوێتە کەمین لە بەرزایەکانە دەکەوێتە خوارە بەداخەوە بریندار دەبێت سەرجەم کۆڵبەرانی 10 ساڵی ڕابردوو کە کوژراوە و بریندار بوون 1608 کۆڵبەر کوژراوە و بریندار بوون کە بەداخەوە 547 کۆڵبەریان گیانیان بەخت کردووە 1661 کۆڵبەریش بریندار بوون ئەم ئامارانە بۆ ئێمە وەکو کۆڵبەر نیوز جێی نیگەرانیە بۆچی چونکە ئەگەر چاو لێ بکەین لە دوای 2016 بەرەو ئەمدا کە زیاتر مەرزەکانیش کۆنتڕۆڵ کراوە بەڵام تاقەکردن لە کۆڵبەران
زیاتر بۆەوە ئاماری کوژرانی کۆڵبەران بەدەستی هێزەکانی ڕژیم ڕوو لە زیادبوون بووەوە ئەم ئامارە بۆ ئێمە وەکو بەڕێوەبەرانی کۆڵبەر نیوز جێی نیگەرانیە. بەڵێ هاوڕێ فەرزاد، بارودۆخی ژیانی بنەماڵەی کۆڵبەران چۆن بەڕێوە دەچێت؟ بارودۆخی ژیانی کۆڵبەران هەتا حەسکەی دژی خراپە، چ لە بواری ڕۆحیەوە چ لە بواری مادیەوە. بۆ لە بواری ڕۆحیەکەەوە لەو بوارەوە کاتێک کۆڵبەرێک یا دایکە جگەر گۆشتەکەی ڕوو دەکاتە مەرز هەتا دەگەڕێتەوە دواوە دەگەڕێتەوە ماڵە بە سلامەتی لە دڵە ڕاوکێدایە نەبادا تەلەفۆنی بۆ بکەن جگەر گۆشتەکەی بریندار بووە یا گیانی بەخکردە یا منداڵێک زۆر نگەرانەوەی کە باوکی دەچێت بۆ مەرز مەبادا لە جیاتی تیکەیە ناکە بۆ سە سفرەکەیان تەرمی باوکیان بگەڕێنەوە هەتا حەسکی ژیانیان زۆر خراپە، وازیەتی ژیانیان زۆر خراپە. ئەگەر کۆڵبەرێک ئیستە لە حاڵی حاضردا کە زۆربەی مەرزەکان کنترۆل کراوە، ئەگەر بتوانێت لە هەفتەیەک دوو جار ڕوو بکاتە مەرزەکان بۆ نمونە لە شارێ وەک مەریوان و یا شارەکانی تری دەوروبەر ڕوو بکەنە شاری نەوسود لە هەفتەیەکە ئەگەر ڕێ باز بێت ئەگەر ئەم کۆڵبەرانە بتوانن بە سلامەت بگەڕێنەوە بەرەوە نەکەونەکەنین بریندار نەبن نەکەونە خوارە لە بەرزایەکانە یا گیانیان بەخت نەکەن دەتوانن دوو جا بڕۆن بۆ مەرز و بێنەوە کە هەر جارێک کرێی کۆڵەکانیان ئەوەی کە من لەگەڵ چەندین کۆڵبەر ارتباطم گرتووە قسەم لەگەڵا کردوون کۆڵەکانیان کرێکانیان 500 تا 600 هزار تمەنە دەبێت لەم کرێ کۆڵە لایانی کەمەکەی 150 هزار بدەن بە کرێ ماشینەکانیان تا دەچن بۆ مەرز دەگەڕێنەوە ئەگەر ناو ڕێگا تووشی کارەساتێک نەبن یان ڕێگەکانیان لێ نەبەسن یا ئەگەر بە خاڵیش نەگەڕێنەوە دواوە ئەگەر وەزیەتی ژیانیان ئەو نەخراپ ئەگەر یەک نەفر لە ئازای ئەم خانەوادە ئەگەر نەخۆش بکەوێت دەبێت ئەم کۆڵبەرە 4 جار 5 جار بچێتە مەرز بۆ ئەوەی کە یەک جار بتوانن سەردانی نەخۆشخانە بەڵێ هاوڕێ فەرزاد ئێستا کە ئەم کۆڵبەرانە لە مەرز کار دەکەن دوای ماوەیەک مەرزەکان بەسراون بارودۆخی ئەوان چۆنە چۆن ژیانیان بەڕێوە دەچێت ئەمانەی کە ناتوان ئێستا کۆڵبەری بکەن ئیستا بارودۆخی ئەو شارانەی کەوا پێشتر مەرزەکان باز بوو بارودۆخی ژیانیان زۆر سەختە من کە زیاتر لەگەڵ مەریوانە ارتباطم هەیە مەرزی مەریوانش بە تەواوەتی بەسراوە تەنها مەرزێکی ڕسمی بە ناو پیلەوەریەوە هەیە کە ئەویش مەرزی سەرمایهدارانە فقط جەمێک لە یاتوانن کاری حەماڵی بکەن کاری کۆڵبەری تەواو بەسراوە لەوێ و بازارچە ڕسمیەکان کە کۆڵیان تیاهێنا ئەوانە هەمی بەسراوە ئەو شارە بەشێکی زۆری ئستە بێکار بووە من لەگەڵ چەندین کەسا قسەم کردووە دەڵێ وازیەتەکە ئەو نەخراپە لە ژیان کە زندگی خۆمان بێزاری ئەگەر هەست خاڵەکەی 4 نەفر 5 فەقریکن زایعات کۆ دەکەنەوە بۆ ئەوەی بتوانن بژی ژیانیاندانی کە پێشتر ئەگەر مەرزەکان باز بوو وازیەتی ژیانی خەڵکەکە زۆر باشتر بوو خەڵک کاری دەکرد سەرقال و بەکارکردنەوە هەرچەند ئێمە لەگەڵ کاری کۆڵبەری دانین کۆڵبەری وەکو پەدیدەیەک چاودێ دەکەین و ئەو کارەیش جمهوری ئیسلامی تەحمیلی کردو بەسەر ئەو خەڵکەدا ئاماری تەنانەت ئەو کەسانەی کەوا گیرۆدەی مەوادی مخەدر بوون لە شارێ وەک مەریوانە تەواو چوەتە سەر ئەو کاتێک کە ئێمە لە مەریوانابین بە ئەنگوست شمار دەتوانی بێژی کەسێک گیرۆدەی مەوادی مخەدر بووە خودی جمهوری ئیسلامی بە عالەمی ئاشکرا مەوادی مخەدر پەخش دەکاتەوە و لابراتۆری مەوادی مخەدری داناوە یعنی بە شێوازێکی زۆر ئاشکا خریکە مادەی هۆشبەر لەو جوانەکانە پەخش دەکاتەوە حتا تاو عزیەتەکە و نەخرابوو من چەند ڕۆژ پێشیستە لەگەڵ کەسێکا قسەم کرد دەیوت بۆ ئەوەی کە بتوانین یەک ژەم خواردنی باشکومان وەربگرین بۆ ژەمێکی خواردن کچێک بووە کە دەیوت باوکم نەخۆشە و ئیستا کۆتۆتە جێ پێشتکاری کۆڵبەری دەکرد و ئیستا تووشی نەخۆشیم بۆ هەردوو کولی لە دەستداوە ناچار بووم بچم قژی خۆ بفرۆشم بۆ ئەوەی کە بتوانم یەک ژەم خواردنی ژیانماندابین بکەم ئەم سانەی کە کۆڵبەری دەکەن دوای ماوەیەک لەباری جەستەیە و تێکەچن وەکو قاچێشەیە پشتێشەیە چوزانم ملێشەیە هەموو ئەوانە عوارزی ئەو کۆڵبەریە دەیکەن و منداڵانێکیان هەیە دوای ئەوەی کە خۆیان ناتوانن کۆڵبەریکەن بە ناچار منداڵەکانیان دەڕۆن بۆ کۆڵبەری و جێی باوکیان نەگرن وەکو کەسێک کە نانی ماڵەکەیان بۆ تەئەمین بکە من تە کەسانێکا قسەم کردوە کە ئێستا خۆیان بەداخەوە لەباری تەندروستی و تێکچوون
بۆ نمونە هەزینەیەکی زۆری گەرەکە کە بڕنە دوکتر بەڵام نێسیان بەڵام ناچارە منداڵەکەیان کە ئێستا بێ لە قوتابخانە بێت و دەرس بخوێنێت و فێری شتی باش بێ مەجبورە کۆڵبەری بکات. نمونانە بێ حەز زۆرە هاوڕێگەن. بەڵێ هاوڕێ فەرزاد ئایا تا ئێستا هێزەکانی ڕژیم کە تەقەی ڕاستەوخۆکەن لە کۆڵبەران و کۆڵبەرانەکە منە ئامانجی خۆیان بۆ کوشتن ئایا لێپرسینەوەیان لەگەڵ کراوە؟ نەک لێپرسینەوەیان لێ نەکراوە بەڵکو تەشویقیش کراون. من لێرەدا هەوڵەدەم زۆر بە کورتی چەند نمونەتان بۆ بێنمەوە. نمونەهای کەسانێ وەکو گۆجە یا کەسانێک بە ناوی زاڵمی یا کەسێک بوو بە ناوی تەقوی کەرکوژەوە وەک نمونەی گۆجە من ئەو کاتە خۆم نەبووم بەڵام بیرم نایەت بەڵام پرسیارم کردووە بە وردی پەیگیری ئەو مەسایلە بووم زیاتر لەسەر مەسایلی کۆڵبەرانکارەکەم. گۆجە ساڵی 1373 تا هەفتە ساڵی 1375 لە یەکێک لە پازگاکانی مەرزی مەریواندا لەیەکە لەو پازگانە بۆ مەعمولیەتی پێدراوە بۆ کوشتنی بە تایبەتی بۆ کوشتنی کۆڵبەران. کاتێک کۆڵبەرێکی دەگرت یا کاسبکارێکی دەگرت دەیوت خۆت بکوژمی یا وڵاحەکەت بکوژمی ینی دادگایەکی سەحرایی بۆ دانابوون. زۆر کەس لەو کەتانە کە دایانزانی سووریش ئەگەر بێژن خۆمان بکوژە بەڵام ناچار بوو دەی خۆمان بکوژە دەی کوشتن یا زۆر کۆڵبەر بوو دەوی کۆڵەکەت بگرم یا خۆت بکوژم. زۆر لەو کۆڵبەرانە کوژان بەڵام بەداخۆ ئێمە ئامارمان لە بەردەستان نییە کە چەندها کەس بەدەستی گۆجە کوژراوە یا لەسەر ڕێگەی ئەم کاسبکارانەدا کاتێک دەچوون بۆ مەرز دەیزانی چ کاتێک دەڕۆن لە کاتی گەڕانەوەیان لەسەر ڕێگەکانیاندا مینی دادەنابەوە مین تەقێتۆپیانە وەک نمونە ئاوایەک وەکو سەردۆش زیاتر لە 20 بۆ 25 نەفەر لەو ئاوایە لاکیان لە دەستداوە زیاتر لە 8 بۆ 9 نەفەر بەدەستی گۆجە لە سەر سنوورەکانی کوردستانە تیرباران کراوە. بەڵێ بەداخەوامانە هەیە. حاوڕێ فەرزاد ئایا هیچ کات بووە ئەم کۆڵبەرانەی کە بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی ڕژیم دەکوژرێن ڕادستی بنەماڵەکانیان نەکرێ یام بە سەختی تەرمەکەیان ڕادستی بنەماڵەکانیان بکرێت؟ بەڵێ هاوڕێگیان نمونە لەو بوارەوە بێ حەز زۆر بەداخەوە زۆر کات هەیە کە کۆڵبەرێک دەکوژێت زۆر کەس بۆ کە تەرمەکانیان ڕادستی خانوادەی نەکراتەوە. من دواتر لە تیکەیەکی ترا بە وردی دەچمە سەرەوە مەسایلە بەڵام کاتێک کە کۆڵبەرێک دەکوژێت دەیبەنە بیمارستان ئەوەڵین کارێک ئەوان کە دەیکەن ئەوەیە دێن فیلم بەداری دەکەن لەو کەسانەی کە لە بیمارستانەکە کۆبوونەوە. دووهەمین کاریان ئەوەیە کە کەسانی نزیکی ئەم کەسانە ئامۆزای یان نیمکەزایان بانگ دەکەن تعاودیان لێ دەسێنن ئێمە بە شەرتێک تەرمی ئەم کەسانە ڕادستی ئێوە دەردەکەینەوە کە بە هیچ شێوازە نابێت هیچ نوع اعتراضێک و خۆپیشاندانێک بکەن. ئەگەر کوچکترین اعتراضێک بکرێت ئەوە ئێمە ئێوە دەگرین و ئێوە مەسئولن لە قەباڵی ئەو خۆپیشاندانە و اعتراضای کە دەیکەوە دەبێت جوابگو بن. زۆر کاتیش هەیە کە کاتێک کۆڵبەرێک بریندار دەبێت بەداخەوە زۆر کەس لە بنەماڵەکان هەیە زۆر لەوەی دەترسن کە خەبەرەکەی ئەنعکاس بکات و خەبەرەکەی پەخش بێت. من نمونەمان زۆر بووە سوور دەزانێت کۆڵبەر بریندار بۆ بەڵام خانەوادەکەی داوایان کردووە لە هاوڕیانی کۆڵبەر نیوز کە ئەو خەبەرە پاکۆ بکەنەوە تکاتان لێ دەکەین فشارمان بێ حەج لەسەرە زۆریان بۆ هێناوین داوای جەریمەمان لێ دەکەن کات تەنانەت کەسێک کە دەکوژرێت یاخود بریندار دەبێت پوڵی فیشەکەەکەی لێ دەسێنن. تازگی کە پولی فیشک من دقیق نازانم بەڵام 15 بۆ 20 من لەو کەسانێک کە بریندار دەبێت لە زۆریان وەردەگرن. نمونەی کەسێک بە ناوی سۆرانەوە کە 6 ساڵ پێش ئیستا کەسێک بریندار دەبێت لە مەرزی ساوژی کاتێک دەچێتە بیمارستان دەیگرن دەستبەری دەکەن دەڵێت تۆ دەبێت پولی ئەو فیشەکەمان بدەیتێ 4 ملیۆن جەریمەیان کردووە کە ئەو نەیبوو بۆ برینداری و ناچار بچێتە زیندان تا ئەو تەواوە بێت وتە ئازاد بێت. بەڵێ ئەوە هەڵسوکەوتی ڕژیمە لەگەڵ کۆڵبەران و بنەماڵەکانیان کە دەکوژێن و دوایە کە داوای تەرمەکەیان دەکەن. باشە هاوڕێ فەرزاد ئایا لە ناو ئەم کۆڵبەرانە کە ڕژیم دەستگیریان دەکا بە کۆڵەکانیانەوە کەسانێک هەن کە ئێستا لە زیندانە بنیام جەریمەیەکی قورسی یام زیندانێکی درێژخایەنیان بۆ بڕاوێتەوە؟ بەڵێ لەو بوارانەوە زۆر کەسەیە بە تایبەتی کەسانێکە ئەگەر بە مەشروبە گیرابێتن یا بە کۆڵێکی ترۆ گیرابێتن
زۆر کەس هەندەوانە بەداخەوە کەسێک هەیە کە لە مەریواندا من دەقیق ناوەکەی نازانم بەناوی وەفاوەیە بەڵام فامیلیەکەی نازانم بە کۆڵێ سیگارۆ گیرا لە ناو ماڵەکەی خۆیان گیراوە 25 ساڵ حکم دراوە و ئەم خەبەرە زۆر کەم باسی کراوە من زۆر هەوڵم داوە کە لەگەڵ بنەماڵەکانیان ارتباط بەرقرارکەم بەڵام بەداخەوە نەمتوانیوە زۆر کەسانێکن کە جەریمەی نەقدی کراون تەنانەت تا 800 ملیۆن تا 1 ملیار من ئەو لەگەڵ کەسێکا قسەم کرد کە دەڵێ من بەبارێکی گیران و براکەم گیراوە 3 ملیارد من جەریمە کراوە بە ماشینێ بارەوە زۆر بەداخەوە شتانە زۆر بەکەمی باس دەکرێت و زۆر بەکەمی باس کراوە دەبێت ئێمە وەکو کۆبەرنیوزەوە کەسانێکی فعالین لەو بوارەوە وەزیفەمانە کە زیاتر پەیگیری ئەو مەسایلە بین و نەکاسی ئەو خەبەرانە بدەین. بەڵێ کۆماری ئیسلامی خۆی پەرەپێدەری مەوادی مخدر لە کوردستان ئەرە جۆرێکی خۆتان باستان کردوە قاچاقچیانی ئاسڵی سوپای پاسدارانن بەڵام ئەوان هیچ کارێکیان پێیانەوە نیەوە هەموو ڕۆژێکی لە مەرزەکانەوە بەڕاحەتی قاچاقی مەوادی مخدر و شتی تر دەکەن بەڵام کۆڵبەرێک کە مەجبورە بۆ بژیوی نانی خۆی ڕووکە لە کۆڵبەری بەو جۆرە بەرخوردیان لەگەڵاکەن ئەگەر لە کوردستانە ئیمکانێک بێ بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان کرێکارانی بێکار ئێستا نەسڵێکی جوان هەن کە بێکارن ڕووەکەن بە کۆڵبەری ئەگەر کارێک بێت هیچ کەس ڕوو ناکات لە کۆڵبەری ئەو کاتێک دەچن بۆ کۆڵبەری ژیانیان لە مەترسیدایە بنەماڵەیان لە مەترسیدایە هەمووی ئەمانە سەرچاوەکانی خودی کۆماری ئیسلامین. هاوڕێ فەرزاد ئایا تا ئێستا ئەو بنەماڵانەی کە کۆڵبەری دەکەن و دەکوژرێن چارە نووسی بنەماڵەکانیان چی پێێتێ دوایەوەی کە ئەو کەسەی بە قەوڵ ناناوەری بنەماڵەکەیانە لە دەزەدرێ بارودۆخیان چی بەسەر دێت؟ بەڵێ هاوڕێکیان بەداخەوە کاتێک کۆڵبەرێک ڕوو دەکاتە مەرز کە دەکوژرێت بەڕاستی بەعزیەتی ئەو بنەماڵە بە تەواوەتی تێکدەچێت. نمونەمان هەیە کەسێک بە ناوی حەبیب گڵیەیەوە کە لە مەرزی لای ساوجی لە نزیک مەرگە درێژە لە 4-5 کیلومتری مەرزیشە تەقەی لێ دەکەن بەداخەوە گیانی بەخت دەکات. ئەم بنەماڵە بە تەواوەتی تێکچوو ئەنی ژیانیان یەکسەرە تێکچوو لە شارە ناچار بوون ڕۆیان کردو دێها لە دێها دوو منداڵی شیرەخۆری هەبوو خۆمان دەزانین کەسێکە ناناوەری خانەوادەیە بەدەستی جنایەتکارانی جمهوری ئیسلامی دەکوژرێت و ئەزیەت و ژیانی ئەو بنەماڵە زۆر زۆر سەختتر دەبێت و زۆر کاتیش دایانخەنە ژێر فشاریشەوە کە دەبێت لە هیچ شوێنەکە باسی نەکەن کە ئێمە ئەم کەسەمان کوژراوە لە کاتی کۆڵبەریدا زۆر کاتیش هەیە کە ئەگەر کۆڵبەرێک بە خاڵی دەگیرێت خۆیان دەچن بارێک کۆڵێک شتێک دێن دێخەنە پاو جەنازەکەی دایدنێت و تەنانەت زۆر کاتیش هەیە ئەم کۆڵبەرانەی کە دەکوژێن بە شێوازێکی زۆر دڕندانە زۆر وحشیانە لەگەڵ ئەم کوژرا و بریندارانە بەرخورد دەکەن. زۆر کات هەیە خۆم کۆڵبەرانە تەنها بە تەقی ڕاستەوخۆ ناکوژن زۆر کات هەیە لە ژێر شکنجا بەداخەوە گیانیان بەخت دەکەن. کەسێ بە ناوی مەحموم مێرگە درێژی هەر لە نزیک ئاوایەکەی خۆیانە کە دەکەوێتە کەمین بە کوتەک دەیدەن لەسەری بەداخەوە گیانی عزیزی بەخت دەکات دەیکوژن. زۆر کەسی تر بووە کەسێک بە ناوی وریای داسێرانی بوو لە تقریبا ساڵی 1970 ئەگەر ئیشتباه نەکەم بەخشن ئەواخری 1970 بوو لە دەشتی نەوانە ئەم کەسە دەکەوێتە کەمین بە برینداری دەیگرن پایەگا بە پایەگا ئەیگەڕێن ینی لە پازگای باشماخۆ دەیبەنە حوزەی بەردەڕەشە لە حوزەی بەدەڕەشەوە دەیبەنە پازگای خاو میرەوە و لە ناو ڕێگەکەیە ئەم کەسەکە هاوار دەکەن ناماشینەکان چیرێکی تری پێوەن دەیکوشن کە دواتر هەرخودی ئەو کەسانێک کە ناماشینەکە بوو خەبەران دادەنەوە ئەگەر لە حاڵەتێک ئەم کەسیان ببرداتە بیمارسان گیانی بەخت نەکرد چون لە مەرز و هەتاوەکو نەدەچووە ناو تا بیمارسانی مەریوان 20 بۆ 25 کیلومتر بۆ بەڵام ئەمان زیاتر لە 40 کیلومتر پایەگا بە پایەگا گەڕاندویانە لە داخلی فیشەکان پێوە ناوە کوشتویانە و ئەگەر لە کوردستانی شایکرد لە پرسیارەکەتانەوە بۆ ئەگەر خەڵک کارێکی تریان هەبێت منبع دەرامەدێکی تریان هەبێت ئایا ڕوو دەکەن لە کاری کۆمەڵ بە دڵنیایی پێتان دێژن ئەگەر ئەوان کەمتر کارێکیان هەبێت ئەگەر هەرچەند دەستەکەیشان زۆر زۆر لەوە کەمتر بێت بە دڵنیایی ڕووناکەن لە کۆڵبەری هیچ کەسی حاضر نییە سینەکەی بێتە بەر فیشەکەەوە بۆ ئەوەی کە بتوانێت بژیوی ژیانی دابین بکە بۆ یەک کۆڵبەرانێک کە ئیسە لەگەڵ مەرزی نەوسوت تام حەدەی سەپاس بۆ ماوەی 15 ڕۆژیشە بەداخەوە مەرزەیشیان لەو خەڵکە بەستووە لەسەر ڕێگە ئەسلیەکانە
برجێکیان دەخریکن برجەک دێدەن چادریان لێداوە لە چەند ڕۆژی 15 ڕۆژ ڕابردوو لە شاری نەوسوودا ئیمام جومعە و بەشێک لە سوپای پاسداران جەلەساتێکیان بوو کە وەزعیەتی ژیانی ئەو خەڵکە خاستکەن و لە دوای کۆڵبەران بەشێکیان زۆر دڵیان بەوە خۆشبێ پێمانەوتن ئەم جەلەساتانە کە دەگیرێت دش بەیەوە دەگیرێت دڵنیاتان دەکەینەوە وەزعیەتی ژیانتان ئەگەر خراپتر نەبێ باشتر نابێت هەر دەقیقەن واش بۆ لە دوای جەلەساتەکان و یەک دوو هەواڵیان بەڵاو کردەوە کە دوایە چەندین ئەسلحەیان لەسەر سنوورا گرتووە کە ئەمە دوورە لە ڕاستی ئەمە خەبەرێکی درۆینەیە کە خودی سپای پاسداران جمهوری ئیسلامی ئەم خەبەرانەی پەخشە کردەوە بۆ ئەوەی کە سنوورەکان زیاتر کنترۆل بکات و ئێستا حاڵی حاضر بەس ئەتوانم بێژم بە هەزاران کەسی ترۆ پەیوەست بوومە بێکارانی لە خەڵکی کوردستان. هاوڕێ فەرزاد ئەوانەی کە کۆڵبەری دەکەن زۆرتر چه کەسانێکن و تەمەنیان چەند؟ بەڵێ هاوڕێکیان بەڵێ زۆربەی ئەو کەسانەی کە کاری کۆڵبەری دەکەن تەمەنیان لە مابینی 18 تا بۆ 50 ساڵە بەڵێ زۆر کەسیان تێدایە کە من خۆم بۆ خۆم شایدی عینی بووم خۆشم یەکێک لەو کەسانە بووم کە لە تەمەنی 8 بۆ 9 ساڵەیە دەستم کردو بە کۆڵبەری براکانیشم هەر بۆ شێوازە زۆر کەسانی تریش بوون کە لەو دێهاتانەی دەوروبەرا بوون من شایدی عینی بووم کە تەمەنیان لە ژێر 10 ساڵی شابوو تەنها 8 ساڵ 9 ساڵ کاری کۆڵبەریان دەکەن و ئیستێژ بە پێ و ئامارانەی کە ئێمە خریکین لەگەڵ کۆڵبەرانە قسە دەکەین و لە خەبەرەکانە دەیبینین و دەیبیستین و وێنەکان دەبینین کەسانێکیان تێدایە تەمەنیان لە ژێر 14 ساڵدایە و زۆرترین کەسیش کە تەمەنی زۆر بێت لە سەروی 7 ساڵ. باشە هاوڕێ فەرزاد کەمکاری کۆڵبەران لە ناو یەکات چییە؟ ئایا کۆڵبەران توانیویانە تەشەکولی سەربەخۆی خۆیان بێت؟ بەداخەوە ئەوەیەکی لە گەورەترین زەعفەکانی خودی ناو کۆڵبەرانە هۆکارەکەیشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کاری کۆڵبەری کارێکی بەربڵاوە لە یەک شۆنانیە وەکو شرکت وابێتەوە بتوانانی ئەم کەسانە سازمان بێت بەڵام باوجود ئەوەیش کە بەربڵاو بووە زۆر هەنگاوی گەوران هەڵکردووە من دواترش مەسەرە و مەسایلە نەبوونی تەشەکل لە ناو کۆڵبەرانە گەورەترین کێشەی بۆ کۆڵبەران دروست کردووە ئەویش پێویستی بەوەیە کە ئەو کەسانەی کە ئەحساس بە مەسئولیەت دەکەن لە قەباڵی ژیانی کۆڵبەراندا دەبێ هەنگاوی جدی بۆ بگرین بەداخەوە ئێمە تا ئیستا ئەو هەنگاومان هەڵ نەگرت و بەڕاستی دێرە دەبێت هەرچی زووترێمە و کارە بکەین دێرە بێت هەوڵ بدەین تەشەکولی کۆڵبەران دروست بکەین کاتێک کۆڵبەرێک دەکوژرێت یاخود بریندار دەبێت کۆڵبەران نابێ ئارام دابنیشن نابێ ساکت دابنیشن چەندها ئێمە نمونەمان بووە لە کۆڵبەران کاسبکارانی شارەکانیش بە تایبەتی دوکانداران لەگەڵ خودی کۆڵبەران ناهەن بۆ چونکە ارتباتێکی مستەقیم لە بابینی کۆڵبەران و دوکاندارانە هەیە ئەگەر کۆڵبەرەکان نەشن بۆ مەرز ئەگەر جنس نێنەوە جنسی ئەمانەشیە بەشێکی زۆر لەمانەی سیگارە پارچەیە تەلەڤیزیۆنە وەسایلی ناوماڵە دەیهێن شتێککە دووبارە دەستی پێکردوەوە لە مەرزەکانە بەشێکیان خریکن گازرائیل دەبن ئەمانە ارتباتێکی مستەقیمیان هەیە پێکەوە زۆر کات بووە کە ئەگەر کۆڵبەرێک کوژراوە یا کۆڵبەران گەرەیەکیان بۆ ئەحسابێک یاخود ئاعترازێک بکەن دوکاندارەکانی زۆر بە دڵێکی گەورەوە هاتنێتە پێشە نمونەمان بۆ ساڵی ئەواخری 1970 بووە کە 1970 بووە داوای لێبوردنەکەم 1970 بووە کە زیاتر لە 7,000 کەس لە خەڵکی مەریوان هاتنە خیابان بۆ ئەوەی کە بتوانن بەر بە کوشتنی وڵاتەکان و بەر بە بەستنی مەرزەکان بگرن 5 ڕۆژ دوکانداران لەگەڵ کاسبکارانە یەکدەنگ بوون دوکان و بازاریان داخست لە 1-2 ساڵی ڕابردوودا ئەمە دەزانین لە شارێک وەکو بانەیە نزیک بە 1 مانگرتنی گشتی بووە زۆر کاتێکە کۆڵبەرێک کوژراوە ئەگەر ئاعترازێک کراوە یاخود خۆپیشاندانێک کراوە ئەوڵین کەسانێک کە هاتوونەتە پێشیانەوە کۆڵبەر دوکانداران بووە هەر لە 1-2 ساڵی ڕابردوودا ئەمە بووە نمونەی بووە خەڵگاتنەتە سەر خیابانوتیانە مەرزەکانمان بۆ باسکەن دوکاندارەکان دەڕابەی دوکانەکانیان داخست و دوکانەکان داخستەوە پشتیوانیکردن لە کۆڵبەرە ئێمە دەبێت هەنگاوی جدی هەڵبگرین بۆ کەسانەی کە لە بواری ژیانی کۆڵبەران و خەریکین کار دەکەین و دەبێت قەدەمی جدی هەڵبگرین بۆ ئەوەی کە بتوانین تەشەکل لە ناو کۆڵبەران دروست بکەین دروستە بەربڵاوە چونکە لە ئیسش وەکو شارێ وەکو نەوسوکە لە قسەکانە کە 15 ڕۆژە مەرز بەسراوە پێش ئەوە لە 30 شاری کوردستان دەرگیری کاری کۆڵبەری لەم 30 شارەدا ڕوو لە 2 بۆ 3 شار دەکەن
بۆ کۆڵبەری باقی شارەکان مەرزەکان بەسراوە لە مەریوانە هیچ کەسێک هاتوچوو بە هیچ شێوازێک ناتانە بکات لە دەوروبەری مەرز دەشتی باشماخەوە ئەگە جاران دوو پاسگایتیا بوو هەتا دەچووە بۆ خاو میراوە و دەهاتەوە بۆ لێو مڕانە و ئاسنەوە هەمی چوار بۆ 5 پاسگایتیا و بەڵام ئیسە زیاتر لە 50 دانەی تێدایە دووربینی حرارەتیان داناوە مەرزەکان سیم خاڵدار کراوە و تەنانەت دیواری کاناڵی دیواریان لەداگە هەر کۆڵبەرەکەێتە ناو کاناڵەوە بە دڵنیایە دەستی یاقاچی دەشکێت. هاوڕێ فەرزاد وەکو دوایین پرسیار بۆ بەرگری لە کوشتاری کۆڵبەران لە کوردستان دەبێت چی بکرێ ئەرکی ئێمە چییە ئەرکی ڕێکخراوەکان چییە؟ ئەرکەکان هەوەیە کە هەر لە قسەکانی پێشترا کردم ئەوەیە دەبێت یەک دەنگ یەک ڕیز بن کاتێ من یەک دوو نمونە لێرە هەیە گەرەکمە باسی بکەم بۆتان ئەویش زۆر کەس هەیە کە زۆر تەرم هەیە کە ڕاددەستی بنە ماڵە نەکراوەتەوە لە مابینی ساڵی 1384 تا 1387 کەسێک بە ناوی هیوای تاپکە کەسێکە هەر کاتێک ئەگەر ناوی دێنی خەڵکی مەریوان کۆڵبەران جوانەکانی مەریوان لەرزە بە بەدەنیان نادێت بەدەیان کەسی لەسەر سنوورەکانە بە پێ ئامارەکان دقیق نییە بەڵام زیاتر لە 72 کۆڵبەری کوشت هیچ تەرمێک ئەم کۆڵبەرانە ڕاددەستی بنەماڵیان نەکرا بەڵکو تەرمەکان بەشێ لە تەرمی ئەمانەی بە دەوڵەتی تورکیە فرۆشتا دەیوت ئەمانە کەسانێکن کە سەر بە هێزێکی سیاسین کە لە خەڵکی مەریوان باش دەیانزانی کە ئەمانە کۆڵبەرن کاسبکارن و ئەمانە هیچ ڕەبتێکیان بە هیچ هێزێکی سیاسیۆ نییە نمونەی کەسێک بە ناوی لوقمانە کوردە کەسێکی تر بە ناو زانیار عێراقی لە چەند کیلومتری خاک ئەتەنانەت ئەو نەبوو تا چەند کیلومتری خاکی عێراق هاتن کاسبکارانیان دەکوشت تەرمەکانیان بردن ئیسەش بنەماڵەکانیان چای بە تەرمەکانیان نەکەوتۆتەوە بەدەیان کەسیتری بەم شێوازە کشتووە زۆر نمونەیەکی تر کەسێک بە ناوی بەخەلاوە حتا لە وەسەد شاری مەریوانە تاقەی لە خەڵکە کرد کەسێکی بە ناوی محەممەدەوە کوشت کەسێکی محەممەدی باسامی کەسێکی تری بە ناو بەخەلاڵ و بە ناو کەسێکی تری بە ناو وریا لە وەسەد شاری مەریوانە تاقەی لەو کەسانە کرد و بەداخەوە گیانی ئازیزیان بەخت کرد هەر لەو کاتەدا خەڵکی مەریوان بە کوشتنی بەخەلاڵ و وریا هات لە سەرخیابان دوکان و بازاڕەکانیان داخست دەبێ هەمان کار بکەن هیچ چارەیەکی ترمان نییە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بەر بە کوشتنی کۆڵبەران بە دەستی جنایەتکارانی کۆماری ئیسلامی بگرین دەبێت تەشەکولی خۆمان دروست بکەین دەبێت یەک دەنگ بین دەبێت یەک ڕێز بین لە ناو خۆماندا کاتێک کە کۆڵبەرێک دەکوژێت دەبێت لە چی بترسین کاتێک کە کۆڵبەرێک دەکوژێمە دەبێت لە چی بترسین جگەر بۆشەی کەسێک کوژراوە ناناوەری خانەوادەیەک بۆ ئەوەی کە بتوانێت بژێوی ژیانی دابین بکە بە دەستی جنایەتکارانی کۆماری ئیسلامی دەکوژێت دەبێت لە چێتر بترسین لە مانگە زیندان بترسین لە دوو مانگ دڵنیاتان دەکەمەوە ئەگەر خەڵک ئەگەر کۆڵبەرێک بریندار دەبێت یا بە تایبەتی کۆڵبەرێکە دەکوژرێت ئەگەر بێدەنگدان نەنیشن دڵنیاتان دەکەمەوە دەتوانین بەر بە کوشتنی کۆڵبەران بگرین دەتوانین بەر بە برینداربوونی کۆڵبەران بەدەستی جنایەتکارانی کۆماری ئیسلامی بگرین ئەگەر من پێشتر کە لە قسەکانە لە ئامارەکانە باسم کرد ئامارەکان لەم ساڵەکانی ئاخرەوە ڕوو لە هەڵقشان بووە زیادی کردەوە بۆشی چونکە لەم ساڵانەی دواییندا بەداخەوە زۆر کەم بووە کە بۆ کوشتنی کۆڵبەران بۆ ئەوەی کە بتوانن بەر بە کوشتنی کۆڵبەران بگرن ئەتراز و خۆپیشاندان بکەن ناڕەزایەتی دەربڕن نیان کردەوە بەداخەوە کراوە بەڵام زۆر کەم بووە ئەوە جوابی ئەو شتە ناداتەوە کە ئێمە بتوانین بەر بە کوشتنی کۆڵبەران بە دەستی جنایەتکارانی کۆماری ئیسلامی بگرین. بەڵای هاوڕێ فەرزاد زۆر سپاس دەکەم بۆەوەی کە میوانی بەرنامەی ئیمڕۆی ئێمە بووی. زۆر سپاس بۆیەوە و زۆر سپاسی هاوڕێیانی یازیشتە نفتەکەم بۆ ئەوەی کە ئەم دەرفەتەداندا بە من و بتوانین گۆشەیەکی چکۆرە لەسەر ژیان و ئەو نەهامەتیەی کە بەرامبەر کۆڵبەران هەیە باسی بکەین. بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێ فەرزادی وەتەندوز یەکێک لە هاوکارانی بەڕێوەبەری کۆڵبەر نیوز کە لەم بەرنامە تایبەتە میوانمان بوو و هەروەها سپاسی هاوڕێیانی کۆڵبەر نیوزەکەم کە وێنە و گردە ڤیددیۆکانیان لە اختیاری ئێمەدا دانا کە لەم بەرنمەیەدا ئیسفادەی لێکەین و جارێکی تر سپاس بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا کە تا کۆتایی لەگەڵمان بوون تا بەرنمەیەکی تایبەتی دیکە ماڵاوە.